چەندین کێڵگەی نەوتی تری شارەوە هەبێت تا ئێستا چ کۆمپانیا گەورەکان بێ یاخود چه حکوومەتەکان بێت لە هەر شوێنێکی تری دنیاە دەستیان پێ نەگەشت بێت ئەما وەکو کانزایە کە لە ژێر زەویە بێ و لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان نەوت بەردەوامی ئەبێت ئایا تا چەند کۆمپانیەکان سوودی لێوەرگن یاخود تا چەند حکوومەتەکان سوودی لێوەرەگرن من ڕاست ئیندەستری کە پیشەسازی کانزاکان تەماشاکەی بەڕێزان ئەتوانی بڵێ external were organized in the hands of small number of integrated firms کەواتە بە شێوازێکی گشتی ئەگەر تەماشا بکەی لێرەیە mineral industries پیشەسازی کانزاکان بە شێوازێکی گشتی لە دەستی چیایە لە دەستی organized in the hands of small number firms کەواتە لە دەستی کۆمەڵک کۆمپانیای بچووکایە یعنی ئەم چێڵگە نەوتیانە مەرج نییە بکەوێتە دەسی هەموو خەڵکیی ئاسایی وەگوتم لە کەرکووکە مەسەلەن حەقڵێکی نەوتیا دۆزراوەتەوە خەڵکی بە دوای گەڕاون حکوومەت ناچار ئەبێت یاخود بە زۆر بە زەبری هێزیش بێت ئەو ناوچانە پاکاتەوە و دواتر ئەیاد بە کۆمپانیاکان وە گرێبەستیان لەگەڵ ئاکات بۆ ئەوەی کە چی بێت بۆ ئەوەی کە ئیسtisماری نەوتی لێ بکەن و ببێ بە موڵکی گشتی کەواتە سەرڕای ئەوەی کە کانزاکان یاخود نەوت ئەکرێ بڵێن سلعەیەک کە موڵکی گشتی بەسەرەوەیە زۆر جاریش ئەم کانزایانە لە دەستی ژمارەیە کۆمپانیای بچووکە مەسەلەن بەڕێزان تەماشاکەی لە هەرێمی کوردستانە دواتر باسی کۆمپانیا لۆکاڵەکان و باسی لە کۆمپانیا بیانیەکانەکەین تەماشاکەی هەرچی ئەم حەق لە نەوتیانە هەیە لە دەستی کۆمەڵێک کۆمپانیا وڵا هەر لێرە حەزەکەم ئەو کۆمپانیانتان پێپشان بم کە ئیسtisماری نەوتەکەن لە هەرێمی کوردستانە ئەگەر بمێننەوە بەڕێزان ئەمە چیە ئەمە حەق لە نەوتیەکانە تەماشا بکەن کۆمپانیا نەوتیەکانە لێرەیە ئیسtisماری نەوتەکەن ئێستا ئەگەر ئەمێننەوە ئەمە کێڵگە نەوتیەکانە هەر بۆ معلوماتی بەڕێستان تەماشا بکەن بەڕێزان ئەمە کوردستانە ئەمە نەخشی کوردستانە بە شێوازێکی گشتی ئەمە کێڵگە نەوتیەکانە مەسەلەن هەرێمی کوردستان تەوزیع بۆ بەسەر ئەم کێڵگە جیاوازانەیە لە هەرێمی کوردستانە تەماشا بکەن بەڕێزان ئەمە حەوزەی هەولێرە ئەمە سنتری ئەربیلە لێرە بەڵام هەولێر و کێڵگە نەوتیەکانی هەولێر تەماشاکەی لێرە دابش بۆ بە تایبەتی کە ئەمە تاوچەیە کێڵگەی تاوچێ یەکێکە لە کێڵگە هەرە گەورەکانی هەرێمی کوردستان کە زۆرترین نەوتی تیا ئیسtisمارەکرێت تەماشا بکەن بەڕێزان ئەمە بەس تاوچەیە کە زیاتر لە ڕۆژانە نزیکەی 130,000 بەرمیل نەوتی کوردستانی لێو ئینتاجەکرێت و پاشان ئەنێرێت بۆ بازارە نێودوڵەتەکان ئەنێرێت بۆ بەندەری جیهان و لەوێشەوە بۆ بازارە نێودوڵەتەکان و ئەفرۆشتێ بەڕێزان تەماشا بکەن ئەمە خوڕمەڵەیە لێرە ئەمە کێڵگەی خوڕمەڵەیە بەڵام ئەمە تەنیا و تەنیا تاوشەیە ئەمە بەپێی ئەکسۆمۆبیل کە کراوە لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەن ئەمە ئەکسۆمۆبیل نەخشی کێشاوە و پاشان چیمان هەیە بەڕێزان مەبەستم ژمارەیەکی کەمی کۆمپانیاکان نمبر ئۆف فیرمز ژمارەیەکی کەمی کۆمپانیاکان کە ئیسtisماری نەوتەکەن ئەکسۆمۆبیلێکێکە لە گەورەترین کۆمپانیاکانی ئێنێرجی لە دنیاە مەسەلەن لە سێکتەری نەوتا کارەکات تەماشا بکەن بەڕێزان کە ئێستا فەرعێکی زۆری لە هەولێر هەیە فەرعێکی لە سلەیمانی هەیە کە بەدوای نەوتا ئەگەڕێت چیفرۆنیژێکی ترە لە کۆمپانیا ئەمریکیەکان تەماشاکەی لە هەرێمی کوردستانە کارەکات مەسەلەن کۆمپانیای کەنەدیمان هەیە لە هەرێمی کوردستان تاوسیمان ئەنێرجی تەماشاکەی تورکیا لە هەرێمی کوردستانە ئەم ژمارە کەمەیە هەرێکی دەوڵەتێک تەماشاکەی یەک دوو کۆمپانیا هەیە لە مەجای سێکتەری وزە و ئیسtisماراتی نەوتا کارەکات گەنەڵ ئەنێرجی و پەترۆڵەوە تەماشاکەی تورکیا لە هەرێمی کوردستانە کارەکات بە هەمان شێوە ڕووسیاش گازپرۆمی هەیە نەرویج تەماشاکەی DNO هەیە کە ئەمە یەکەمین کۆمپانیا بوو کە هەر لە هەرێمی کوردستانە دەستی کرد بە ئیسtisماری نەوت لە کوردستانە تەماشاکەی بەڕێزان بەریتانیا هەیەی گۆڵفیە تەماشا بکە UAE کە دانەگازیە دانە پەترۆلیۆمیە کە ئەمە یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکان لە هەموو دنیاە کە ئیسtisماری لێکرێ بەڕێزان ئەوەی کە منمە بەسمە بیڵم تەماشاکە کەواتە ژمارەیەکی کەم کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستانی تەنانەت لە مەجای ئیسtisمارات لە سێکتەری وزەیە کارەکەن مەسەڵەن قەیوان گروپ یەکێکە لەوانەی کە ئیسtisماری نەوتەکات یاخود لە حەقلی نەوتیە کارەکان لە سنووری پارێزگای سلێمانیە و UB هۆڵدینمان هەیە لە هەولێرە و کەڵک ریفاینەریمان هەیە کە ئەوش سەر بە کار گروپە
لە هەولێرە ئیسtismاری نەوت دەکات و لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە گرێبەستیان واژ کردو بۆ ئیسtismاری نەوت لە کوردستانە تەماشاکەی شێر ئۆیلمانەیە کە ئەمیسەر بە هیوا گروپە هەموو ئەمانش لۆگۆکانیانە تەماشاکەن بەڕێزان ئەمانە کۆمەڵێک کۆمپانیان کەواتە شەر نییە لە هەر شوێنێکا کە خاوەنی نەوت بێت ئیتر خەڵکەکە یاخود زۆرترین کۆمپانیای لێبێت تەماشا بکەن لە سنووری سلەیمانیا یەک کۆمپانیایە ئیسtismاری نەوتەکات لە هەولێرە سێ کۆمپانیا لە بەرەوەی کە خاوەن حەقل و کێڵگەیەکی نەوتی زۆرن بەڕێزان ئەمەش بۆ معلوماتی بەڕێستان تاوچێ ئەمانە ناوی ئەو حەقلە نەوتیەکانن کە لە هەرێمی کوردستانە هەن ئەگەر لێرە تەماشا بکەن زیاتر لە 6 حەقی نەوتیمان هەیە لە هەرێمی کوردستانە تەماشا بکەن ئەمە کۆمپانیەکانی دیۆنەیە تەماشا بکە ئەمانە ئۆپنن تا ئێستا ئیسtismاری نەوت ناکرێت گۆڵفە مەسەڵەن گەنەڵ ئێنێرجیە مەسەڵەن ئەکسۆن مۆبیلە تەماشا بکەن بەڕێزان چیفرۆن ئەمانە کۆمەڵە کۆمپانیای زۆر گەورن کە مەسەڵەن لە سنووری هەولێرە کارەکەن تەماشا بکەن بەڕێزان ئەمانە ئەو فیڵدانن کە تا ئێستا ئیسtismاری نەوتی تیاکرێت تازە مەسەڵەن ئەمانە تاوچێ تەقتەق مەسەڵەن شێخان میران ئەمانە بەگشتی ئەو حەقلە نەوتیانن کە لە هەرێمی کوردستانە کارەکە من ئەمەوێ باس لە سلەیمانی بکەم بەس بۆ معلوماتی ئێوەی بەڕێز بەڕێزان ئەم سڵایدانی کە ئێستا پیشانی ئێوەی بەڕێزیم تەنیا بۆ معلوماتی خۆتانە بۆ ئەوەی کە بزانن چۆنە و چۆن نیە ئیسtismاراتی نەوت لە هەرێمی کوردستان دیارە مەبەستی ئەم مادەیە شەر ئەوەیە کە ئێوەی بەڕێز باگرەوەندێکی باشتان هەبێت لەبارەی بازاڕیکردن و وە کێڵگە نەوتیەکان و وە دواتر چۆن ئیسtisمارەکرێ و دواتر چۆن ئەفرۆشرێتەوە تەماشا بکەن بەڕێزان ئەوەی کە لە سنووری محافەزەی سلەیمانیایە تەقتەقمانەیە قەڵات زەمانەیە میرانمانەیە بازیارمانەیە سەنگاومانەیە پەڵکانەمانەیە عربەتمانەیە هەردوو عربەتەکە ئێست و مەسەن نۆسەکەمانەیە بەڕێزان ئەمانە حەقلی نەوتین و لە هەرێمی کوردستانە کارەکەن لە خواری شۆڕشمانەیە ماوەتمانەیە هەڵەبجەمانەیە خوورمەڵەمانەیە تەماشا بکەن بەڕێزان ئەم حەق لە نەوتیانە لە هەرێمی کوردستانە یاخود لە محافزەی سلێمانیە ئیسtisماری لێکرێت و واتوانراوە سوودی لێبگەێنێ هەرچەنە بەشێکیان تا ئێستا نەتوانراوە نەوتی لێ بفرۆشتێت بەڵام لە ئیسtisماران بە ئەمانە بمێنێتەوە بە پیکات یەک باسی ئەمانە شەکەین کە چۆن و چۆنێ لە هەرێمی کوردستانە ئێستا من ئەمەوێ بگەڕێمەوە سەر پاوەرپۆینتەکانی خۆمان وەک ئاماژەمان پێکرد بەڕێزان تەماشا بکەن لێرە وەک ئاماژەمان پێکرد ئێمە ئەوەی کە هەمانە ئێستا لێرە mineral industries are extremely well organized in the hands of small number of integrate کەواتە بەڕێزان بە شێوازێکی گشتی ئیسtisماری نەوت و بەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت یاخود پاڵاوتنی نەوت هەموو ئەمانە لە دەستی ژمارەیەکی کەمی کۆمپانیایە وەک گوتمان لە هەرێمی کوردستانە و لە هەولێر سێ کۆمپانیا و ئاتوانین بڵین بە دەرەجە یەک کۆمپانیا هەیە لە هەولێرش کە کارگروپە هەمووتان معلومی بەڕێستانە کە ئەزانن کۆمپانیایەکی زۆر گەورەی ئیسtisماراتی نەوتە لەگەڵ هەرێمی کوردستانە گرێبەستیە و لە سنووری محافەزەی سلێمانیش یەک کۆمپانیا کە قەیوان گروپە کە ئەویش ئیسtisماری نەوتەکە لە سنووری محافەزەی سلێمانیە کەواتە بە شێوازێکی گشتی هەموو ئەم کۆمپانیا who have considerable power in regulating supply demand and price کە ئەتوانن ئەمانش چی بکەن ئەمانش کاریگەریان هەیە لەسەر خستنە ڕووی و کاریگەریان هەیە لەسەر خواست و کاریگەریشیان هەیە لەسەر پرایس تەماشا بکەن بەڕێزان بە شێوازێکی گشتی ئەم کۆمپانیانە لە هەرێمی کوردستانە کاریگەریان هەیە لەسەر هەموو ئەوانەی کە ئایا تا چەند ئارزەکەن و تا چەند خواستی کۆمپانیا بیانەکان دابینەکەن و تا چەندیش ئەتوانن لەسەر نرخەکان ڕۆڵیان هەبێت و خاڵێکی ترمان those normal economic mechanism are simply not operative under this condition in their classical form بەڕێزان لە ساڵانی ڕابردوودا طبعا لە شەستەکان و سیەکانی سەدەی لە شەستەکانی سەدەی ڕابردووە تەماشا بکەن یعنی میکانیزمەکانی دانانی نرخ و میکانیزمەکانی با اقتصادیکردنی سلعەی نەوت شێوازێکی جیاوازیە بوو شێوازێکی کلاسیکیە بوو بە شێوازێک بوو کە زۆرترین ئەم نەوتانە لە دەستی دەوڵەتێکە ئەمایەوە مەسەڵەن هەرێمی کوردستان کاتێکە ئیسtisماری نەوتی لێکرد یعنی نسبەیەکی کەمی ئەنێرایە دەرەوە بەڵکو
وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتایە تەماشاکەی گەورەترین چاڵگەی نەوتی لە سنووری چەمچەماڵایە هەتا بیرەکەشی هەڵدراوەتەوە بەڵام تا ئێستا بانی دراوەتەوە ینی داپۆشراوە ینی هەتا ینی خەڵکیش تەنانەت ناتوانێت بچێ تەماشاشی بکە ینی ئەم شێوازە کلاسیکیە مەسەلەن ناتوانرا سوودی لێوەربگیرەوە خۆتان نەزانانی ئێستا ئەمڕۆ کانزای نەودیکێکە لەو کانزا گرنگانەی بۆ بەرهێنانی مەسەلەن کارەبا بۆ بەرهێنانی سێکتەرەکانی تری پیشەسازی بۆ سێکتەرەکانی بازرگانی بۆ چەندین سێکتەری جیاوازی تر بەکاندێ ئەتوانی ئەمڕۆ بڵێ ینی سوڕانەوەی ڕەوڕەوەی ئابووری یاخود ماشێنەکانی ئابووری لە دنیا تەماشاکی بە چی ئیشەکات ئەتوانین بڵێ لە 16 بۆ لە 17 پشت بە سێکتەری وزا بەس تا دروستکردنی ئۆتۆمبیلە دروستکردنی کەشتیە دابینکردنی کارەبایە تەماشاکی دروستکردنی تاایە حتا خواردەمەنی هەتا جلوبەرگ هەموو شتێک لە دنیا ئەمڕۆ بە شێوازێکی سەرکی پشتە بەستێت بەچی پشتە بەستێت بە سێکتەری وزا کەواتە بۆیە ئێستا شێوازی بە بازاریکردنی نەوت ئەو فۆرمە کلاسیکیت تێپەڕانووە مەسەڵەن ئەو میکانیزمە ئابووری کە لە ساڵانی ترابوو مەسەڵەن those normal economic mechanism ئێستا ئەو میکانیزمە کۆنە نەماوە کە لە ڕابردووە هەبووە نەتوانراوە سوود لە ئەم ئاڵتونە گرنگە وەربگرێت سوود لەم سێکتەرە گرنگە وەربگرێت بتوانێت ئیسیسماری لێ بکە حتا بەنسبەت هەرێمی کوردستانی شۆ ینی هەتا بەنسبەت عێراق شۆ هەتا بەنسبەت نەیجیریا و بەنسبەت زامبیا و بەنسبەت